هەرگیز لە خۆتت پرسیوە دوای ئێمە زەوی چی بەسەر دێت؟ بێگومان پرسیارکردن زۆر ئاسانتر دەوترێت لە بیرکردنەوەی وەڵامەکان. مرۆڤایەتی نزیکەی 200,000 ساڵە دروست بووە بەپێی ئەو بەڵگانەی لە دەستی زانایانی زانست و ئاینیدایە. دروستبوونی ڕەچەڵەکی قسەیەکی دیکەیە. پێشەوەی مرۆڤ کۆمەڵگای پێشکەوتو دروست بکات، جایکە زەوی بە کەشێکی ئارام و خۆش کاتەکانی بۆ ملیاران ساڵ بەڕێدا کرد. بەڵام ئێمە هێواش ئەم دایکەمان ناڕەحەت کرد و تا گەیشتینە سەدەی 20 و کارگە و بۆمبی ئەتۆمی و پیسبوونی بەرگەهەوە و کوشتنی گیانەوەران و چەندان تاوانی دیکەمان بەرامبەر بەم دایکە گەورەیە ئەنجامدا. وەڵامی دایکە زەوی لەوانەیە زۆر کەم بێت، بەڵام کە وەڵام دەداتەوە ژیانی ملیۆنان مرۆڤ دەکەوێتە ژێر مەترسی. مرۆڤەکان بەهۆی بەدەستهێنانی دەسەڵات لەسەر ئەم هەسارەیە بە ئارەزوی خۆیان لە بڕینەوەی دار و پیسکردنی دەریاکان ناوەستن. گەر هەر مرۆڤێک بەپێی پێداویستەکانی خۆی مادە خاوەکانی ئەم هەسارەیە بەکار بهێنێت، هیچ کام لەم کارە ساتانە ڕووی نەدەدا و زەوی وەکو 100,000 ساڵ پێش ئێستا پاکتر دەبوو. بەڵام پارە و زیادبوونی زەنگەکان و دروستکردنی بۆمبە گەورەکان ئەم دایکە تووڕەتر دەکەن. گەر گریمانەیەک دابنین بۆ دوای 1 ساڵ نەمانی مرۆڤ لەسەر زەوی، ئەوە کارەبا لە کار دەکەوێت. جیهانێکی تاریک دروست دەبێ، ئاژەڵە خۆماڵیەکان یا دەمرن لە برسان یا هەوڵ دەدەن ببنەوە بە ئاژەڵی چێوی و یەکتری ڕاو بکەن. دوای 6 ساڵ لە نەمانی مرۆڤ لەسەر زەوی، دارستانەکان وەکو 200,000 ساڵ پێش ئێستا چڕ دەبنەوە و ئاژەڵەکان دووبارە بە هەموو زەوی بڵاو دەبنەوە، کەشێکی ئارام لە زەوی بەرقەرار دەبێتەوە. دوای 150 ساڵ پاش مرۆڤ، دوانە ئۆکسیدی کاربۆن لە بەرگەهەوای زەوی نامێنێت و چینی ئۆزۆن دووبارە کوونەکانی پڕ دەکاتەوە و زەوی بە ئۆکسجینێکی تەواو پاک دادەپۆشرێ. دوای 25,000 ساڵ دوای مرۆڤ، تاکە ئاساری مرۆڤ، کارگەنەوەیەکان و پلاستیک و شوشە لە پاشماوەی مرۆڤ دەمێنێتەوە. ئەوانیش دووبارە دەبنەوە سروشت و دایکە زەوی تێکەڵ بە خۆیان دەکاتەوە. دوای ملیۆنێ ساڵ زەوی دەگرێتەوە سەر پاکترین شێوەی خۆی و زەریاکان پڕ دەبنەوە لە نەهەنگ و ماسیە دەگمەنەکان. واتە بەبێ مرۆڤ زەوی لە کەشێکی زۆر ئارام و خۆشدا ژیان بەسەر دەبات، ئاژەڵەکان زۆر بەهێمنی ژیانیان بەڕێ دەکەن. ئەم لێکدانەوانش مانای ئەوە نییە مرۆڤایەتی هەمووی خراپە، بەڵام با زەوی بپارێزین، با پلاستیک فڕێ نەدەینە سەر زەوی و سود لە وزەی خۆر بەرگرین لە جیاتی وزەی ژێرزەوی، با دارستانەکان نەبڕینەوە لە جیاتی سود لە تەکنۆلۆژیا وەرگرین، لە جیاتی کاغەز بە تەکنۆلۆژیا شتەکان بنووسین. با دایکە زەوی تووڕەتر نەکەین، با زەوی بپارێزین.